پەیام و بانگەواز لە ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازیەوە. بەڕێزان، ئەم پەیام و بانگەوازەمان لە کاتێکدایە کە پێمان ناوەتە ساڵی وێی کوردی و یەکەم ڕۆژی جەژنی نەورۆزەوە. جەژنێک کە سمبولی کۆتایی هێنانە بە یەکێک لە گەورەترین و خوێنبەشترین دەسەڵاتە ستەمکاریەکانی مێژوو. بۆنەیەکیشەوە بە خۆداسوونەوەی ئەو دەسەڵاتدارانی ئاوەز و ژیریان هەیە تا دەستدەستەم و نادادی هەڵبگرن. لەم بۆنەیەدا زۆر بەڕوون و ڕاشکاوی جەخ دەکەینەوە کە هەژماری منی سەپێنراو ڕەدەکەینەوە، چونکە پێمان وای ئەم سیستەمە وەک ئابووری سەربەخۆ تەنها خزمەت بە بنەماڵە دەسەڵاتدارەکانت ئەکات و ئەبێت تەمایی تەمەندرێژی و خۆسەباندی زیاتری تاڵانکاران. هاوکات پێچەوانەی بڕیاری دادگای فیدرالیشە کە لە 21/2/2024 دەرچووە. لێرەشەوە پەیام ئاراستەی یەکێتی و گۆڕانەکەین. خۆڵەمەشیانە مامەڵە لەگەڵ بڕیارەکانی دادگای فیدرالی نەکەن. ناکرێت لەلایەک بڵێن لەگەڵ داوای موچەخۆرانداین و لەلایەکی تریشەوە ئەوەی پارتی هەیەوێت لەبەر بەرژەوەندی تەسکی حزبی و کەسی خۆیان جێبەجێ بکەن و بیسەبیانن بەسەر موچەخۆراندا. بڕیاری بە نیشتیمانکردنی موچە و کورسی کۆتاکان لە یەک ڕۆژدا و لە یەک دادگای فیدرالیەوە دەرکراون. ناکرێت پابەندیەکێکیان بن و یەکێکی دەریان ڕەت بکەنەوە. بۆیە ڕێگەی دروستی بەردەمتان هاوکاریکردنی بانکەکانی ڕاپیدەین و ڕەشیدا بۆ ئەوەی بەزووی دەستکەم بە دروستکردنیکی کار بۆ موچەخۆرانی ئەم سنوورە. هەروە پێدانی موچەی مانگی دوو بە زووترین کات کە لە ئێستادا بە سێقۆڵی دەستان بەسەرداگردووە. سەرباریەوەش دەست بەچێ هەڵوەشانەوەی سزاکانی پێشووی مامۆستایان ڕابگەن و کە لەوە زیاتر درێژە بەکارە نایاساییەکاندا مەدەن. جارێکی تر پشتیوانی خۆمان بۆ بڕیارەکانی دادگای فیدرالی دەردەبڕین کە هەردوو ژیانی ئابووری و سیاسی ڕێگە خاتەوە، هەر لایەنێکیش دشت بۆ بڕیاران بێت لە هەمان دادگا سکاڵای لەسەر تۆمار دەکەین. هاوکات لەم بۆنەیەدا داوا لە پارتە سیاسیەکانی دەرەوەی پارتیوێکێت دەکەین کە لە بەردەم هەڵبژاردنێکی چارەن و سازدان بە هەر پاساوێک بێدەنگیان هەڵبژاردووە بە ڕاشکاوی بەیاننامەی فەرمی هەژماری من ڕەتکەنەوە لە ڕێ موچەخۆرانی خۆیانەوە ناڕەزادی و خۆپیشاندان لە هەولێر و دووەک ساز بکەن. لە کۆتایش تا ڕای دەگەێنین ئەگەر یەکێتی کە حکومڕانی ئەم سنوورەیە تا ڕۆژی دووشەممە 25/3/2024 بڕیاری ڕاگررتنی کارەکانی هەژماری من لەم سنوورە نادەدات و لە ئەگەری زیاتر دواکەوتی موچە بڕیاری مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتی دارایی عێراق نەدات، ئەوە ڕۆژی دووشەممە 25/3/2024 کاتژمێر 11 پێشنیوەڕۆ خۆپیشاندانی بەرفراوانی مامۆستایان و فەرمانبەران و سەرجەم شار و شارۆچکەکان لە بەردەم پارکی مەلیک مەحموودەوە لێرەوە لە شەقامی بازنەی مەلیک مەحموودەوە دەست پێ کات و بەرەو دەباشان بەڕێیەکەوێن و پەیامی ڕاستەوخۆ ئەدەین بە دەسەڵاتدارانی ئەم سنوورە. داواش لەسەر جەم فەرمانبەران و چوونی توێژەکان و مافراوان دەکەین بەشداری بکەن لەو خۆپیشاندانەدا و هەژماری منی زۆرم لێ ڕەتکەنەوە بۆ ئاگاداری گشتایەک لەگەڵ دوای خۆپیشاندانەکەی دەباشانیش پەیام و داواکاریەکانمان بۆ بەغداد و کونسڵ و باڵێزی وڵاتانە گێنن و هەروەها لە زووترین کاتدا خۆپیشاندانەکان ئەگەێنینە هەولێری پایتەخت. ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی 21/3/2024